بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب، آمين. السلام عليكم ورحمة الله وبركاته. ئەمڕۆ هەشتی یەکی 2011 بە پشتیوانی خوای پەروەردگار لە خزمەتی فەرموودەی پێنجەمە ئەبین لە بابەتەکانی نووری ڕێکە دە فەرموودەی پێغەمبەری نازدارن عەلەیهی سەڵات وەسەلام کراون بە کتێبێک و یەکێکە لە ماددەکانی ئاستی یەکەمی پەیمانگای ئیبن تەیمیە کە پێویستە شارەزای ببین و ئیمتیحانی تیا بدەین ئینشاء الله تعالی. ئەمڕۆ باس لە زەبط و ڕەبطکردنی زمانەکەین کە سەرچاوەی خێر و شەڕەکە حەدیثێکی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام لە سەیدنا معاذی کوڕی جەبەلەوە جێڕراوەتەوە. عن معاذ بن جبل رضي الله عنه قال: كنت مع النبي صلى الله عليه وسلم في سفر، فأصبحت يوما قريبا منه ونحن نسير، فقلت: يا رسول الله، أخبرني بعمل يدخلني الجنة ويباعدني من النار. قال: لقد سألت عظيما، وإنه ليسير على من يسره الله عليه. تعبد الله لا تشرك به شيئا، وتقيم الصلاة وتؤتي الزكاة، وتصوم رمضان وتحج البيت. ثم قال: ألا أدلك على أبواب الخير؟ الصوم جنة، والصدقة تطفئ الخطيئة كما يطفئ النار الماء، وصلاة الرجل من جوف الليل. ثم قرأ: تتجافى جنوبهم عن المضاجع حتى بلغ جزاء بما كانوا يعملون. ثم قال: ألا أخبرك برأس الأمر وعموده وذروة سنامه؟ الجهاد. ثم قال: ألا أخبرك بملاك ذلك كله؟ قلت: بلى. فأخذ بلسانه فقال: تكف عليك هذا. قلت: يا نبي الله، وإنا لمؤاخذون بما نتكلم به. قال: ثكلتك أمك يا معاذ. وهل يكب الناس على وجوههم في النار إلا حصائد ألسنتهم؟ أما كحديثك صحيحة، أما يخوندنا رواية الترمذية ولا صحيح ابن ماجه شيخ ألباني رحمة خوالي بصحيح دانا، وهروها لصحيح الجامع الصغير شا بصحيح دانا. أما حديثك لمعازي كري جبل وخوالي رازي بالروايات كراو كأفرمي وتمای پێغەمبەری خوا کردەوەیەکم پێ بڵێ کە بمباتە بەهەشتەوە و لە ئاگری دۆزەخ دوورم بخاتم. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی: بەڕاستی دەربارەی شتێکی زۆر گەورە و گرنگ پرسیارت لێ کردم. ئەو کردەوەی زۆر ئاسانە بۆ کەسێک کە خوا بۆی ئاسان بکات و یارمەتی بدات. پاشان فەرمووی: تەنها هەر خوا بپەرستە و هیچ شتێک مەکە بە هاوبەشی. کردەوەی باشت هەر بۆ خوا بێ. نوێژ بکە و زەکات بدە و مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بە و حەجی ماڵی خوا. اینجا فەرمووی: ئەی مەعاز، پێت خۆشە چەند ڕێگایەکی چاکت پێ بڵێم؟ ڕۆژووی سونەت قەڵغانە لە بەرامبەر ئاگری دۆزەخ. خێرکردن گوناهی بچووکە پوچێنێتەوە، هەروەکو چۆن ئاو ئاگرە کوشێنێت. نوێشکردنی مرۆڤ لە نیوە شەوا دروشمی پیاوچاکانە. اینجا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بۆ بەڵگەهێنانەوە لەسەر پیاوچاکی ئەو کەسەی شەو نوێژەکە ئەو دوو ئایەتەی خوێندەوە کە ماناکەی ئەمەیە: لەخوا ئەپارڕێنەوە و خوای خۆیان ئەپەرستن و شەو نوێژەکەن و بەتەمای بەهەشتن و لەو ماڵەی داومانە پێیان هەندێکی لێ ئەبەخشن و ئەیدەنە هەژار و لێ قەوماوان. کەس نازانێ ئەوەی لە بەهەشت ویان دانراوە لەوەی چاو پێی خۆشە بێ، ئەوەش پاداشتی ئەو کردەوە باشانەیە کە لە دنیادا ئەیان کرد. دیسان پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی: ئایا پێت بڵێم سەری هەموو خواپەرستیەک چییە و کۆڵەکەی ئاین چییە و بەرزترین دینداری چییە؟ معازە فەرمە گوتم: بەڵێ ئەی پێغەمبەری خوا.
صلى الله عليه وسلم. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی لووتکە و ترۆپکی هەموو کارێک ئیسلام بوونە، بیر و باوەڕی تەواوە بەخوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. کۆڵەکەی ئاین نوێشکردنەکەیە، لووتکەی هەرە بەرزی ئاینەکە جیهادەکەیە کە بە ماڵ و گیان بۆ بەرزکردنەوەی ئیسلام بکرێت. پاشان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەدی ئەوەت پێ بڵم کە کۆکاری هەموویەتی؟ وتم بەڵێ ئەی پێغەمبەری خوا پێم بڵێ. اینجا پێغەمبەر صلی الله عليه وسلم زمانی پیرۆزی خۆی گرت و فەرمووی خۆت لەمە بپارێز. معازە فەرمێ منیش وتم ئەی پێغەمبەری خوا چما ئێمە بەهۆی قسەوە سزا ئەدرێین؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی دایکت سنگت بۆ بکوتێ یان دایکت ڕۆڵە ڕۆت بۆ بکا مەعاز، چۆن نازانی مەگەر هیچ هۆیەک هەیە کە زۆرینەی ئەو خەڵکی وا لێ کردبە لە سڕ ڕوو ڕابکێشرێنە ناو ئاگری دۆزەخەوە لە زمانیان کاریگەرتر بێ، ئەمە زمانیانە وای لێ کرد. سەیدنا مەعازی کوڕی جەبەل کوڕی عەمرە و بە ئەبوو عەبدوڕەحمان ناسراوە، لە تەمەنی 18 ساڵیان موسڵمان بوو. یەکێ بوو لەو حەفتا کەسەی کە بەیعەتی عەقەبەی دووەمیان بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دا. لە هەموو غەزاکانە بەشدار بووە. پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم زۆری خۆشەویست. جارێک لە پشت خۆیەوە سواری کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوای غەزای تەبوک ناردی بۆ یەمەن کە خۆی بۆ سەفەرەکە ئامادە کرد تا لە مەدینە دەرچێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم چووە لای و بە پیادەیی هاوڕێیی کرد، نەشی هەشت مەعاز دابەزێ تا لە مەدینە دەرچوو. هەر کە مەعازەی فەرموو ئاخر با دابەزم ئەی پێغەمبەری خوا، پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی فەرموو نا دامەبەزە. دوایش فەرمووی لەوانەیە کە ساڵی داهاتوو دێیتەوە نەمبینیتەوە. مەعاز زۆر گریا چونکە زانی ئەم قسەیە دوها قسەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و کاریگەریشە، معنای وایە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەوانەیە کۆچی دوایی بکە و هەرواش بوو. دواتر سەیدنا مەعاز بوو بە مفتی گەورەی شام. ئیمامی ئەحمەد لە فەرمودەی صەحیحە جێڕاوێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەدحی مەعازی کوڕی جەبەلە ئەی فەرموو أعلم أمتي بالحلال والحرام معاذ بن جبل. واتە شارەزاترین کەسی ئومەتەکەم لە زانینی حەڵاڵ و حەرامە مەعازی کوڕی جەبەلە. ابن مسعود لە مەدحیدا ئەی فەرموو مەعاز بەتەنها بۆ خۆی ئومەتێ بوو. سەیدنا مەعاز خوارێ ڕازی بە دوو ژنی هەبوو، ئەوەندە لە نێوانیانە دادپەروەرانە ئەجوڵایەوە کە لە ماڵی یەکێکیان بوایە و تینووی بوایە خۆی بە تینوێتی ئەهێشتەوە تاکو ئەچۆ لای ئەوی تریان و لەوێ ئاوەکەی خۆ. ئەی فەرموو هەقی ئەوی تریانە لە لای بیخۆ. دەستنوێژگرتنیشی هەروە قەدەری خوای پەروەردگار وا بوو کە ئەم دوو ژنە هەردووکیان پێکەوە لە شام بە تاعون نەخۆشکەوتن و تاعونیان گرت، هەردووکیشیان پێکەوە مردن لە یەک ڕۆژ. یەک گۆڕی بۆ هەڵکەندن، بەڵام کە ڕاڕابوو لەوەی کامیان پێشتر بخاتە گۆڕەکەوە چونکە ڕێزلێنانێکی زیاترە قورعی بۆ کردن. ناوی هەر کەسێکیان کە دەرچوو ئەویانی پێشتر خستە گۆڕەکە. سەیدنا مەعاز خۆشی دوای ئەوان هەر لە شاری عامواس تووشی تاعونەکە بوو. لە یەکەم ڕۆژە لەگەڵ سەیدنا شڕەحویلی کوڕی حەسەنە و ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح و الحارسی کوڕی الحارسی ئەشعەری کۆچی دواییان کرد و هەر چواریان پێکەوە نێژران ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێ. ئەم حەدیسەی پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام کە چەند وشەیەکی تایە، یەکەمیانە فەرمێ وەسەوم جونە. جونە یعنی قەڵغانە، سوپەرە. في جوف الليل يعني لناوراستي الشوا. تتجافى جنوبهم عن المضاجع يعني لشوا بمبستي خوپاراستن لآگری دۆزەخ جێگەی خۆشی خۆیان واز لێهێنا و باجیان هێشت و خەریکی شەو نوێشکردن بوون. وذروة سنامه الجهاد يعني لوتكي هر برزي إسلامتي كبريتي للجهاد. بملاك ذلك
یعنی ئەوەی کە دەست بەسەر هەموو کردەوەکانی ترە ئەگرێ و کامڵ یەکات و ئەیپارێز. ثەکلەتکە ئومک یعنی دایکت ڕۆڵە ڕۆت بۆ بکە، وەکو عادەتی عەرەب لە کاتی سەرسوڕمانە بەکارهێنرێ بە مەبەستی وریاکردنەوەی ئەو کەسەیە کە لەو شتەی کە وتوویەتی یا بەدەستێوەتی ئاوا بێ ئاگا نەبێ. و هەل یوکب الناسە هەڵەڕژێنە ناو ئاگری دۆزەخەوە، یعنی فڕێدرێنە ناو ئاگری دۆزەخەوە. حەصائد ئەلسینەتیهم یعنی بەرووبوومی زمانە کە خۆیان لە درۆ غەیبەت و نەمیمە و فڕوفێڵ و ئەو جۆرە شتانە بینیوەتەوە و بوون بەوەی کە دروێنەی زمانیانە. ئەمەش وشەگرانەکانیەتی ئێستا دێینە سەر لێکدانەوەی فەرموودەکە ئینشاءڵڵا. یەکەم ئەو یاوەرە بە ڕێزانەی پێغەمبەری پێشەوامان عەلەیهی سەڵات وەسەلام چەند سوور بوون لەسەر فێربوونی دینەکە و پێوە پابەند بوونی. ئەمەش وای کردو بە ڕێزێکی وەکو سەیدنا مەعاز بگاتە ئەو پلە و پایەی پێی گەیشت. ئەم پرسیارکردنەشی بەڵگەی ئەوەیە بۆیە حەریص بووە لەسەری کەوا بوو جێی خۆیەتی مسلمانی اقتیدا بەوان بکات و لە کەسانی لە خۆی زاناتر بپرسێ تا فێر ببێت چۆن ڕێنمایی دینەکە وەرەگرێ. دووەم پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه وسلم بە بایەخەوە مەعازی ئاگادار کردەوە کە پرسیارەکە دەربارەی باسێکی زۆر گرنگ و کاریگەر و چارەنووسساز کرد، چونکە قوتاربوون لە ئاگری دۆزەخ یعنی بەدەستهێنانی ڕەزامەندی خوای گەورە، ئەوە یعنی پاداشت وەرگرتنەوە و چوونە بەهەشت. ئەمەش چارەنووسێکە کە ئەبێ هەمیشە مرۆڤی مسلمان لە بیر و هۆشیا بێت و خۆی بۆ ئامادە بکە و هەوڵی بۆ بدە. سێهەم بەدەستهێنانی ڕەزامەندی خوای گەورە و چوونە بەهەشت یان بەرغەزەبی خوان نەکەوتن و لە دۆزەخ لادان هەرە بێ بە ڕێز و کەرەمی خوای گەورە بێت. چونکە پێغەمبەری خوا ناس عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ ئەمە ئاسانە بۆ کەسێک کە خوای گەورە بۆی ئاسان بکە، کەوابوو کەس نابێ اعتیماد کاتە سەر ڕەفتار و گفتاری خۆی، وابزانێ ئەوە مایەی ئەوەیە کە ڕەزامەندی خوای گەورەی بە دەست هێناوە لە بەرە خۆی شایانی بووە. ئەجینا ئەو هەرچۆنە بێ هەر مقەسر بووە لەوەیە کە ئەم خەڵاتەی خوای پەروەردگاری وەرگرتو و بیپارێزێ و ئەم هیدایەتەی خوای پەروەردگاری وەرگرتو ئاوە پێوەی پابەند بوو بێ. چوارەم پێغەمبەری پێشەوامان عەلەیهی سەڵات وەسەلام دوایەوەی باسی ڕوکنەکانی ئیسلامە فەرمێ هەر خۆیە فەرمێ با ئەوەشت بۆ ڕوونکەمەوە کە ڕۆژ و گرتن قەڵغانی مسلمانە و خێر و خێراتکردن وا گوناح و تاوان مەفحەکاتەوە هەروەکو کە ئاو ئاگر خامۆشەکە. سیفەت و ئاسەواری ئاگرێتیەکە نایە. ئەمە هاندانی مسلمانە لەسەر ئەو دوو خواپەرستیە گەورەیە کە ڕۆژوەکەی ئەوەندە کاریگەرە کاتێکە بە ڕۆژوە بێ و ئەو خێر و خێراتەشکە ئەیکا ئاوا گوناح و تاوانە سڕێتەوە هەروەکو کە ئاوەکەی بە ئاگرا کڵوکۆیدا ئەمرێ و ئەکوژێت. پێنجەم دوای ڕوونکردنەوەی ڕوکنەکانی ئیسلام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مسلمان لەسەر شەو نوێژ هانەدا، چونکە شەو نوێژ دروشمی خواناسان و پیاوچاکان. شەو نوێژ گەشەی ڕۆحی پاک و معراجی دڵی پڕ ئیمانە، ئەوی کە لە نیوە شەوە ڕادێ بەو پەڕی خۆشەویستی و هەستی پەشیمانیەوە لە خوای پەروەردگاریە پاڕێتەوە، ئاهو نزولەی خۆیە باتە لای ئەو، عەزمیشی بەهێزەکە و پەیمانی پابەندی نوێ بەخوای خۆیە بەستێتەوە. شەو و دنیا هەمووی کشوماتە و خەڵکی نوستون و ئەمی مسلمانیش بەخەبەرە و بینی خۆی و خوا تۆبە لە ڕابردوویە کات و بەڵێنی پابەندی چاکتر بەخوای خاوەنیەدات. ئەم بەڵێنش غەیری خۆی و خوا کەس ئاگای لێ نییە بینی یاردووجە. شەشەم پێغەمبەری پێشوا صلی الله علیه وسلم دوای ئەوەی لە سەرەتاوە مەنهەجی خواناسی ڕوونەکاتەوە بەرنامەی پابەندی دیاریە، هۆکاری بەهێزبوونی ویستی کەسایەتی مسلمان باسە فەرمێ. اینجا ئەوەی بۆ ڕوونەکاتەوە کە ئەگەر هەر هەموو مسلمانێک ئەوەی کە باسی فەرموو وەرگرێت و بەم و لەیلانەدا
بە هەمووان ناتوانن بەبێ جیهاد کاریگەری جاهیلێت و دوژمنانی خوا لەسەر خۆیان و مقدساتی مسلمانان لابن. ئەمە شاوکێشەیەکی سروشتیە، چونکە مشت لە درەوشا گەڕێتەوە. ئەفەرمێت کە جیهاد کۆڵەکەی خێمەکەی کە لە ناوڕاستە لەنگەر بە پەتەکانی پارسەنگی ئەگرێت و هێزی سنگە کوتراوەکانیش هەر بۆ عەموودەوەیە. ئەوەش وەکو بڕبڕەی پشتە کە قامەت و ئیقامەی ئیسلامەکەی پێوە بن. حەوتەم پاشان بۆەوەی مسلمان ئەم ئەرکانە بە زۆر نەزانێت و وابزانێ بۆی ئەنجام نادرێ، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەوەرە باسەکان ئاسانەکاتەوە و بەرپرسێتیەکە ئەداتەوە دەست مسلمان بەوەی کە ئاسانەتوانێت دەستی لە هەمووی گیر بێت و ڕەزامەندی خوای گەورەش مسۆگەر کات بەوەی کە ئاگای لە زمانی خۆی بێ، بۆ خێر هەڵی سوڕێنێت و لە گفتاری بەد زمانی خۆی بگرێت. هەشتم پێغەمبەری پێشەوا صلی الله علیه وسلم بە مەعازە فەرمێت دایکت ڕۆڵە ڕۆت بۆ بکە. ئەمە بەکارهێنانی ئاسایی و تەیەکی نەریتی کۆمەڵگەکەی خۆیەتی، نەک دوعاکردن لە مەعازی خۆشەویست، چونکە سەیدنا مەعازێکی بوو لە خۆشەویستانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام. ناشێ ئەمە دوعا بۆ بێ و پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام دوعا لە مەعازی کوڕی جەبەل بکە، بەڵکو ئەمە وەکو عرف و عادەتی ئەو ناو عەرەبە کە هەیان بووە ئەو وشەی بەو شێوەیە بەکارهێنا، کەوا شتێکی ئاساییە کە کابرای مسلمان ڕەفتاری نەریتی کۆمەڵگەکەی خۆی وەربگرێ و مادام پێچەوانی ئیسلامەتی نییە بەکاری بێ. پوختەی پند و ئامۆژگاری ئەم فەرموودەیە یەکەم ئەوەیە کە عەقیدەی یەکخواپەرستی، تەوحید، بناغەی خواناسی و خواپەرستی کە ئیسلامەکەی لەسەر بەندە بێ. ئەگەر بناغەی کۆشکێکت بەرفراوان و ئەستور و مەحکەم داڕشت، ئەتوانی نۆهەم نهۆمی باڵەخانەی بێترسی ڕمان لەسەر دروست بکە. ئەگەر وانە بوو ناتوانرێت نهۆمێک زیاتری لەسەر دروستکەی. حەزەری ڕووخانەوەی پایە و دیوارەکانیش دێ. لە یەک نهۆمیەکەش مەترسی ئەوەتە هەیە پایەکان لێک دوورکەون و یا بڕۆخی. خواپەرستێکەش هەروایە کە لەسەر ئەو تەوحیدە دروست دەبێت. خواناسی و شەرعناسی هەمووی لەسەر ئەو تەوحیدە دروست دەبێت. ئەوە خاڵی یەکەمە کە فێرە بین. دووهەم باوەڕ وەکو بناغەیە و ڕوکنەکانی ئیسلام پایە و دیوارەکانی نێوانیانە. کۆشکی جوان بەم دوانە پێک نایەن، حتممە نەبێت سەربانێکیان بەسەرەوە بێ تادا نەڕوخێن، سەرما هەڵیان نەتەکێنێ، گەرمادایان نەڕزێنێ. ئەوەش جیهادەکەیە کە حکمی ئیسلامی پێوە. جیهادەکە لە سەربانەوە پاسەوانێتی ڕوکنەکانی دیکەیەکە. ناهێڵە کەس دەروازەکەی ئیسلام بشکێنێ یا بەسەر دیوارەکانی هەڵگەڕێ و بێ پایە و دیوارەکانی بڕوخێنێت. ئەو کەسەی کە پێی وایە ئەم ئیسلامە بەبێت جیهاد ئەتوانێت خۆی بپارێزێ، بەڕاستی لەوە هەمایە. سێهەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەرچەندە باسی نوێژ و ڕۆژ و زەکاتی پێشتر فەرموو، کەچی دواتر هاتۆتۆ سەر نوێژی تر و ڕۆژووی تر و ئەوانەی باز کردوت و خێر و خێراتی تر باز دەکات و بۆی لە ناخی مسلمانە بڕوێ کە ڕەسەنی و پارسەنگی مسلمان پێویستی بە دینداری زیاتر هەیە. بەڵێ تۆ فەرزە لەسەرت نوێژەکان بکەی، بەڵام سونەتکردنت قازانجی خۆتە. بەڵێ ڕۆژووی ڕەمەزان لەسەرت فەرزە، بەڵام ڕۆژووگرتنی سونەت بۆ خۆت قازانجە. بەڵێ زەکاتت لەسرە ساڵانە جارێک ئەیدەی، بەڵام خێر و خێراتی ترت لەسرە بۆ قازانجی خۆتە. و هەروە چوارەم ئەویە بێتە جێکی نیشاندانی پابەندی یان سستی و لێچوونەوەی مسلمان لە دینداری زمانێتی. ئەگەر زمانی بە پێی ئاراستەی خوایی هەڵسوڕان، زمانێکی بە زیکری خوا پاراو بێ، ئەو حتمەن سەری سووکە و زەخیرەی لای خوای مسۆگەر. ئەگەرنا زمانی ئەویش وەکو کەم تەقوایان و بەرەڵاکان هەڵە سوڕێت و ئیتر بۆ خاوەنەکەی بێتە بەڵاسازی دنیا و هۆکاری چوونە دۆزەخی خوای گەورە لاماندا ئینشاءڵڵا. ضروریە ئینسانی مسلمان ئاگای لە خۆی بێ کە چۆن زمانی ئەپارێزێ، وەکو ئەم حەدیسەی پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام ئاگدارمانەکاتەوە لەوەی کە حتمەن ئەبێ
ئەم زمانی خۆمان بەو شێوەیە بپارێزین و بشزانین کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام بەم شێوەیە نەسیحەتی سەیدنا معاذی کوڕی جەبەلی کردووە بۆ ئەوەی خۆی بپارێزێ و لە هەمان کاتیشە ئەوەشمان نیشانەدا کە لەگەڵ ڕوونکردنەوەی سوئالێکە یان بڕگەیەکە سەیرەکەن لەم حەدیسەیە هەموو ئیسلامەتیەکەی باس کردووە لە عەقیدە و لە عیبادەت و لە شەریعەت و لە ڕەفتار و ڕەوشت و پابەندبوون پێوە و لە نیەتی پاک کە ئەبێ لە ناو هەمومانە هەبێ وای پەروەردگار نیەتێکی پاک بە ئێمەش ببەخشێت تێگەیشتن لەم دینەمان پێ ببەخشێ و بەهێزی خۆی و ڕعایەتی خۆی بە چاوی خۆی ڕعایەتمان بکە و پابەندبوونمان بە دینەکەوە باشتر بکە و هەمومان کۆکاتەوە لەسەر ڕاوبۆچوونێکی وە کە سوودی بۆ دینەکە هەبێ و لە کۆمەڵکاریەکە کە بمانکە بە ئەداتی قەدەری خۆی بۆ پاراستنی مقدساتی مسلمانان و هێنانەوەی عیزەت و شەوکەتی مسلمانان خوای گەورە ئێمەش و ئێوەش بکا بە ئەداتی قەدەری خۆی ئەوەمان پێ تەحقیق کا کە خۆی حەزی لێیە و ئەیەوێت و کە قازانجی کۆمەڵگەی ئێمەی تایە بە تایبەتی أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.